ئەو شەپۆلە نوێ ناڕەزایەتیە جەماوەریەی کە ئێستا دەیان شاری ئێرانی گرتووەتەوە ڕنگدانەوەی قوڵی قەیرانی ناو پێکهاتەی کۆماری ئیسلامیە. ڕژیمێکی کە ئیتر جگە لە سەرکوت و ترس و تۆقاندن هیچ وەڵامێکی بۆ ویست و داخوازیەکانی جەماوەر نییە، ئێستا لەگەڵ شەپۆلێک لە ڕق و بێزاری بەرەو ڕووە کە سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ هەژاری و نەهامەتی ئابووری و داماویەکی مطلق. کۆماری ئیسلامی لە لێواری ئیفلاسی دارایی و داڕمانی ئابووریدایە. ئەو قەیرانە فرە ڕەهەندانەی کە بەرۆکی ڕژیمیان گرتووە چیتر بە فریوکاریە ئاساییەکان بەڕێوە نابرێت. هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ باشتربوونی بارودۆخی ژیانی خەڵک بەدی ناکرێ و سەرکوتیش نەیتوانیوە کۆمەڵگە چاوترسێم بکات. هاوکات ڕژیم بە ناردنی کورتەنامە هەڕەشە لە خەڵک دەکات و بەڕاگەیاندنی پشووی فەرمی چەند ڕۆژە وەک هەوڵێکی شکست خواردوو بۆ کنترۆڵکردنی تەشەنە سندنی ناڕەزایەتیەکان نیشانەدات کە ئامرازگەلێکی کاریگەری بۆ بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ئەو شەپۆلە لەبەردەستدا نییە. لە ئاوا هەلومەرجێکدا بە ناچاری خەبات و ناڕەزایەتی بازاڕیان، کرێکاران، معەللیمان، خانەنشینان و چین و توێژە بێبەشەکانی تر هەرچی زیاتر پەرە دەستێنێت. چاوەڕوانی شەپۆلی ئاخێزی بەهێزتر دەکرێت کە دەتوانێت خاڵێکی وەرچەرخان بێت لە مێژووی خەبات و تێکۆشانی خەڵکی ئێراندا. ئەگەرچی ئەم ناڕەزایەتیانە لە بازاڕەوە دەستی پێکرد، بەڵام بە خێرایی چوارچێوەی بەرتەسکی بزوتنەوەیەکی پیشەیی تێپەڕ کرد. چین و توێژە ناڕازیە جۆرا و جۆرەکان لە کرێکاران و بازاڕیانەوە بگرا تا معەللیمان، خوێندکاران و پەراوێزنشینان نەک هەر لە شارە گەورەکان بەڵکو لە شار و شارۆچکە بچووک و گوندەکانیشەوە بەم شەپۆلی ناڕەزایەتیەوە پەیوەست بوون. ئەم هاودەنگی و لێک نزیک بوونەوە خۆڕسکە نیشانەی ئەوەیە کە ئەم قەیرانە چیتر تەنها لە چین و توێژێکی تایبەت یان ناوچەیەکی دیاریکراودا بەرتەسک نابێتەوە، بەڵکو هەموو کۆمەلگەی لە خۆ گرتووە. لەم پەیوەندەدا ڕژیم تەنها بە سەرکوت ڕازی نییە، بەڵکو هەوڵەدات ئاراستەی ناڕەزایەتیەکانیش بەلاڕێدا ببات. هەندێک لایەنی سەر بە حکوومەت بە هاودەنگی لەگەڵ بەشێک لە دەستگا ڕاگەیەنەکانی سەر بە سەڵتەنەت خوازان لە دەرەوەی وڵات هەوڵەدەن کەشێکی ساختەی ئەوتۆ دروست بکەن کە گۆیا ئامانجی ناڕەزایەتیەکان بریتیە لە گەڕاندنەوەی ڕژیمی پێشوو. بەڵام ڕاستیە بابەتیەکان و تێبینیە مەیدانیەکان پێچەوانەی ئەوە نیشانەدەن خەڵک خوازیاری نان، کار و ئازادین و دەستەبەربوونی هیچ کام لەم ویست و داواکاریانە لە سیمای ڕژیمی سەڵتەنەتیدا بەدی ناکرێ. ئەم هەوڵە بۆ بەلاڕێدا بردن نیشانەی ترسی ڕژیمە لە ناوەرۆک و سروشتی ڕاستەقینەی ئەم ناڕەزایەتیانە کە ڕەگ و ڕیشەی لە ویست و داواکاریە کۆمەڵایەتی و ئابووریە بنەڕەتیەکاندایە. مانگرتنی گشتی و سەرتاسەری وەک ئەکتێکی سیاسی. مانگرتنی گشتی و سەرتاسەری ئەکتێکی سیاسی کاریگەرە کە ناڕەزایەتیەکانی ئێستا دەکات بە بزوتنەوەیەکی جەماوەری لەسەر ئاستی دەیان ملیۆنی. مانگرتنی لەم شێوەیە نەک هەر توانایی حکوومەت بۆ کۆکردنەوەی هێز و بەرەو ڕووبوونەوە لەگەڵ ناڕەزایەتیەکان سنووردار دەکات، بەڵکو ئەوە نیشانەدات کە بزوتنەوەی ناڕەزایەتی ویست و داواکاریە پیشەیەکانی تێپەڕ کردووە و بۆتە بزوتنەوەیەکی سیاسی بەربڵاو. بەردەوامبوونی ئەو بزوتنەوەیە لەسەر شەقام خۆڕاگری لە بەرامبەر هێزە سەرکوتگەرەکان و ئیرادەی شلگێرانەتر بۆ تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی پێویستی بەوەیە کە بزوتنەوەی سەرشەقام بە مانگرتنی گشتی و سەرتاسەری بەهێزتر بکرێت. مانگرتنی کرێکاران لەوانە کرێکارانی ناوەندە گەورەکانی بەرهەمهێنان و شرکەتی نەوت، معەللیمان، فەرمانبەران، بازاڕیان و کاسبکاران، شۆفێر ئۆتۆبوس و بارهەڵگر و خاوەن بارهەڵگرەکان دەبێت بەشێک بن لە استراتێژێکی یەکگرتوو. ئەزموونی مێژووی دەری خستووە کە ئاوێتەیەک لە خۆپیشاندانی سەرشەقامەکان و مانگرتنی گشتیەکە دەتوانێت هەنگاو بە هەنگاو هەلومەرجەکە بۆ بڕیاری کۆتایی ئامادە بکات. پێویستە ئەم دووباڵەی بزوتنەوەی جەماوەری بە شێوەی هاوکات و هاو ئاهەنگ کار بکەن بۆ ئەوەی زۆرترین گوشار بخەنە سەر ڕژیم. پرسی سەرەکی لە گرتنەبەری تاکتیکی دروست ئەوەیە کە ئەو هاودەنگیەی کە پێک هاتووە تا گەیشتن بە سەرجەم ئامانجەکانی بپارێزرێت. لەم نێوەندەدا هەڵبژاردننی دروشمی سادە و مانادار کە بەیانگەری ڕاستەقینەی ویست و داواکاریەکانی جەماوەر بێت گرنگیەکی تایبەتی هەیە. دروشمگەلێک کە بتوانن چین و توێژە جیاوازەکان لە دەوری یەک کۆبکەنەوە و لە هەمان کاتدا ئاسۆیەکی ڕوون لە خەبات و ناڕەزایەتیەکان بخاتە ڕوو.
نابێت بەڵێنی سەرکەوتنێکی ئاسان و بەردەست بە خەڵک بدرێت، بەڵام هاوکات ئەبێت ئەوە نیشان بدرێت کە خەباتەکەیان لە هەر قۆناغێکدا دەتوانێت بە پێی توانە دەستکەوتێکی بەرچاوی هەبێت. شۆڕشی ژن، ژیان، ئازادی ڕژیمی ناچار کرد لە بوارەکانی مافەکانی ژناندا هەندێک پاشەکشەی دیاریکراو بکات. پێویستە ئەم ئەزمونە بەردەوام بێت و نیشان بدات کە خەباتێکی شلگێر و بەردەوام دەتوانێت بە ئاکام بگات. لەم ساتە وەختە هەستیارەدا بەشداری وشیارانە و جەختکردنەوەی هێزە ڕادیکاڵ و سۆسیالیستەکان لەسەر نیشاندانی ئاسوی ڕاستەقینەی ئەو ناڕزایەتیانە گرنگیەکی ئەوتۆتری دەبێت. لێک گرێدانی ئۆرگانیکی دروشمە ئابووری و سیاسیەکان لەگەڵ دروشمە دموکراتیکەکان دەتوانێت قوڵایی و ئاراستەیەکی ڕوونتر بە بزوتنەوەکە ببەخشێت. ئەم هێزانە دەبێ ئەوە نیشان بدەن کە چارەسەری ڕاستەقینە نەک لە گەڕانەوە بۆ ڕابردوو، بەڵکو لە بنیادنانی داهاتوویەکی دموکراتیک و دادپەروەر و ئازاددایە. ئەم بزوتنەوەی ئێستا دەرفەتێکی مێژوویە بۆ گۆڕانکاری بنەڕەتی، بەڵام ئەم دەرفەتە تەنها بەڕێخستنی دروست و هاوپشتی و هاوخەباتیەکی بربڵاوتر، استراتێژێکی ڕوون و پەیوەندی نێوان شەقام و مانگرتنی گشتی دەتوانێت بەسەرکەوتن بگات. خەبات بەردەوامە و ئاسۆ لە هەر کاتێک گەشاوەترە.